ئەم کاتە و باش چه زانیارێکی نوێت لایە سەبارەت بە هێرشەکەیان بەیانە؟ بەڵێ خاوەنم کاتەی تۆش باش بێ لە بەربەیانی ئەمڕۆ سەعات 4:30 هێزەکانی حەشدی وەتەنی بە پاڵپشتی سوپای تورکیا و هێزەکانی پێشمەرگە ئۆپراسیۆنێکیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی گوندی کانونە لە کانونەی سەربەناحیەی باشێک ئەنجام داوە لە سەعات 4:30 بەربەیانی ئەمڕۆوە تا ئێستا نەیانتوانیوە ئەو گوندە کۆنتڕۆڵ بکەنەوە بە 200 مەتر نزیکن لەو گوندەوە گوندەکە ئێستا چۆڵە کەسی تێدا نیە بەڵام چەکدارانی داعش بە چەکی دۆشکە لە نزیک گوندەکە وەستاون هەروەها قەناز بەدەستەکانیانیش وەستاون یعنی تا ئێستا حەشدی نیشتیمانیان حەشدی وەتەنی نەچووتە ناو گوندەکە و تا ئێستا دوو برینداریان هەیە کە یەکێکیان ئەفسەرە بە قەناسی چەکدارانی داعش بریندار بووە لە ئێستادا جگەلەوە فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان بە ئاسمانی ناوچەی باشی دەسوڕێنەوە بۆ ئەوەی داعش هەر جم و جۆڵێکی لەم ناوچەیە هەبێتن لێیان بدەن و جگەلەوەش بە چەکی هاون چەکدارانی داعش هێزەکانی پێشمەرگە و ئەو سوپایی کە بەشداری ئۆپراسیۆنەکەیان کردووە دەکەنە ئامانج تا ئێستا هیچ زیانێک بەرهێزەکانی پێشمەرگە نەکەوتووە وەک ئاماژەم پێکرد تەنها دوو سەربازی حەشدی نیشتیمانی بریندارن پێکێکیان ئەفسەرە بەڵێ خاوەن. بەڵێ تایف گۆران پامنێری NRT لە میحوەری باشێک لە کاتی بوونی زانیاری نوێدا دەگەڕێنەوە لات.